خۆشەویستان بۆ جاری دووەم میوانین لە شاری ئەولێر پایتەختی کوردستان میوانی هەردوو برای بەڕێز خۆشەویست کاکە سۆرانی مەتاڕ و کاکە شێوان ساورین ئەو هەنگە وا دیاربەبوونی لایکبوونی کۆسەتی ڕۆ و خەزیێنەوەی تایبەت خۆشەویستانی ئاهەنگەکە کاکە کۆسەت خەزیێنە و کاکە سۆرانی مەتاڕ کاکە جێگر ئەڵمانی کاکە هەورانی حاجی ئەحمەد کاکە ئاراز کاکە ڕزگار کاکە شەزا قەڵاتزەیی کاکە هەڵوێز کاکە میرانی حاجی محەممەد ئیسماعیلی حاجی کاکە ئیبراهیمی کاکە دین و کاکە بێسوون کەرکوچی و کاکە سەروەری ئۆپەڵ و ئۆیل کاکە ڕەوەن عەلی و سۆران سیامەند و ئاسۆی مام ئەحمەد تایبەت میوانی کاکە ئاکەم سەنگاویش لەگەڵ مامۆسای گەورە خۆشەویست و پایەبەرزی شاری هەولێر مامۆستا تەنیا ئیدریس لە خزمەتانین ڕێزی براتان جێگە میدیا هەردوو ژەنیاری شاری هەولێر کاکە ئەحمەد ئازاد کاکە ڕەگەز قاسم کاکە داراوان ئاغاش تایبەت بە چەناڵی داراوان ئاغا هیوادارین وەگەڕێنانەش بە لە دڵی هەموو لایە بێت خۆشەویستم بۆ لێی گەڕێنە و کەسای خۆشەویستم بۆ وەک دونیای بێوەفا وەفای بۆم نەبوو یادگەری و ڕابردوو ئازارم دەدا بێچارەمەم یا ڕەبی تەنیامە تەنیا یادگەری و ڕابردوو ئازارم دەدا بێچارەمەم یا ڕەبی تەنیامە تەنیا گەڕێن بە تەنیا بەمەی بنووشێ لێم گەڕێن بە تەنیا بەمەی بنووشێ شەژ هەرچی خەمودار بەمەی دەفرۆشێ مەگەر بادە و شەراب بازارم کەمکە بێچارەمە یا ڕەبی تەنیامە تەنیا مەگەر بادە و شەراب بازارم کەمکە بێچارەمە یا ڕەبی تەنیامە تەنیا گەڕێن بە تەنیا وەزم لێ بێنم لێم گەڕێن بە تەنیا وەزم لێ بێنم چیرۆکی ڕابردوم دڵم مەشکێنم دوا پێچی ئارەزوم لە دەستم ڕژە بێچارەمەم یا ڕەبی تەنیامە تەنیا پێچی ئارەزۆم لە دەستم ڕژە بێچارەمەم یا ڕەبی تەنیامە تەنیا
تاكي بالرحمة بحالي ديوانا مناكي نامي خبري بنير تاكي بالرحمة بحالي ديوانا مناكي ببيت وجياني تاريك السنة برو الشوارو بشو قريانا ببيت وجياني تاريك السنة برو الشوارو بشو قريانا بيادي رجاني أويني جاران فرميسكي ولا شادي وكوباران بياني رجاني أويني جاران فرميسكي ولا شادي وكوباران خبري نهار لايتو من لرا لغريبي دنا لميتو نامي خبرك نهار لايتو من لرا لغريبي دنا لميتو شواني درود الجيش من بريدك روش قريش تاوري والك دكان روش قريش درود ريش من بريدك شوانيش تاوري والك دكان ضلو تشاو بزربون لتاور واني هواليك النهار ومن بات يريم ضلو تشاو بزربون لتاور واني هواليك النهار ومن بات يريم